من نام نوشیروانە نەوشیروان مستەفا ئەمین لە ساڵ 1944 لە تاخی سەرشەقاما باژارێ سلێمانێ لە بنەماڵەیەکە بەرنیاس و ڕۆشنبیرە باژارێ سلێمانێ ژدایک بوویە. مستەفا ئەمینێ باوێوی زەڵامێکی ڕۆشنبیر بووە و بکارێ بازرگانیڤە مژول بووە و کەسێکی ئەدەب دۆست بووە. هەرێڤ ژی وەها کریە باندۆری لەسەر ژیانە نەوشیروان مستەفا دابنە بەتایبەت ژالێ ڕۆشنبیری و سیاسیڤە. دیگەلوەیەکێژیدا باوێ نەوشیروان شاندیە لە جەم نەجمەدینێ مەلاک و قوتابخانەیە کەشتیان نو حەبوویە لە باژارێ سلێمانێ و هەر لە وەرژی فێری زمانên عەرەبی و فارسی بوویە. نەوشیروان مستەفا سێ خوشک و برایەکێنە و هەموو دژیانێدا مانە. نافاتی دووەم زاروێ ماڵباتە خوا بوویە و ساڵە 1980 ژیانە هەڤژینێ دیگەل خاتۆ شعلە عەلیک ئەنجامدایە و دوو کوڕ و کچێک هەنە بناوێن چرا و نما و چیە. گەرچی نەوشیروان مستەفا لە ساڵ 1986دا ڕاستی عریشەیە ساخلەمیە بوو دە پشتێدا لێ دەدەما دوو ساڵێن دەربازبوویدا ڕەوشا ساخلامیاوی بێتر بەرەف خراپبوونێ چوویە و ئێسەدەمێ ڤە دوو جاران ji bo derveyê welat sefer kiriye ji bo wergirtina çareseriyên nûjdarî. Careyekêm roja 24 Eylûla sala 2015 Newşîrwan Mustəfa bi mebesta wergirtina çareseriya nûjdarî seredana Almanya kir û dûra çûye London û piştî ve manawî nêzîkî 8 mehan wî welatî. Dawî car roja 28 Nîsana sala 2016 vegeriya Herêma Kurdistanê. Cara doyem jî roja 3 Eylûla 2016 Newşîrwan Mustەfa careka din bi armanca wergirtina çareseriyê çûye Brîtanya û piştî bêtir ji 8 mehan ji manawî li wî welatî. Roja 13 vê mehê bi nepenî û dûr ji çavên medyan û bi balafireka taybet vegeriya bajarê Silêmaniyê. Lê ji bilî wêyekê heya hato agehiyeka fermî û nefermî li ser şêwazê vegeriyana wî ji bo Silêmaniyê nînin. Êk ji xuşkê Newşîrwan Mustەfa li dema rêwresma veşartina wî de jiyêne artîra got, demê Newşîrwan Mustەfa vegeriya ji bo Silêmaniyê saxlemiya wî baş nebû û gelek mandî bûye. خوشکی نەوشیروانم قوربانی بم زۆری داگبوو زۆر ماندوو بوو. ئەگەتان لە تەندروستی بوو کە هاتەوە بەڵێ چۆن بوو؟ تەندروستی باش نەبوو زۆر هیلاک بوو زۆر ماندوو بوو ئێمەش زۆر ناڕەحەتین زۆر خەفبارین ناتوانیم هیچ قسەیە بکەم. هەروە سەعاتا سەرەوەی ئەندامیان جومەنان ناڤەندا یەکەتی و هەڤاڵی نەوشیروان مستەفا جێنە ئارتێرا گەهان شەڤا پێنجشەمبێ دیگەل چیایە کوڕی نەوشیروان مستەفادا ئاخفتیە و وی جی پێرە گوتێک و باوێوی دخوازە ڕۆژە شەمبیێ وی ببینیت. بەڵام ئەو جارە بەڕاستی کە گەڕایەوە زانیم باری تەندروستی جێگیر نییە. ئەدەبیان پێم جوان نەبوو بچمە ماڵ لەگەڵ چیا و نما قسەم کرد لە ڕاستیا دوێنێ شەو هەندێک قسە و شتمان چووە بین وتی ئەوە کاکەم پێی خۆشە ڕۆژی شەمە سەردانی بکەیت. پشتیوەیەکی ڕۆژە 19 vê mehê tevgera goran bi fermî nûçeyê koça dawiya Newşîrwan Mustەfa ragihandî amace bi wêkê jî da li ser wesiyeta wî bixwe Newşîrwan Mustەfa li girê zergete yê bajarê Silêmaniyê hatiye veşartin ji bilî vê jî heya niha tu tiştekê din li ser navaroka wesiyeta wî diyar nînin.